زۆر سپاس بۆ کاتێک کە تەرخانتان کرد بۆ جێگرتن لەو سمینارەی. من ئەوڕۆکە لە چوارچێوەی ئەو بابەتان یعنی ئەو چەمکانی کە فرۆید بەکاری هێنابوو یان دەروونشیکاری باشترە بڵێم باس لە چەمکی دڵەڕاوکەیەکە. طبعا ئێمە مەسەرەن لە شێوازی گشتەکەی دەکاتێک کە ئێمە گوێمان لە دڵەڕاوکەیە بیتن لە تعریفە ئاساییەکە ئەڵێن دڵەڕاوکێ ئەوەیە کە جۆرە ترسێکە سەرچاوەی دیار نییە، بەڵام لە ترسی ئاساییدا سەرچاوەکەی دیارە و دواتر کاتێک کە ئێمە لەناو پرسە سایکۆلۆژیەکاندا دڵەڕاوکێ ئەبینین هەمیشە دڵەڕاوکێ چیە؟ دڵەڕاوکێ بابەتێک کە پەیوەستە بە کۆمپلێکس سیمپتۆمی وەکو ئەوەی نیشانەی جەستەی وەکو بەرزبوون و فشاری خوێن و نەبوونی تەرکیز و یان توزام کۆمەڵێک بابەتی دیکەوەکە وەکو نەخۆشی دەرەکەون. بەڵام کاتێک ئێمە تەماشای تیۆرەکەی فرۆید دەکەین لە باسکردن بە دڵەڕاوکێ یان نەخۆشەکان بەگشتی ئەوە نییە کە هۆکارەکەی ئەوە بیتن کە ئێمە مادێک وەکو سیرۆتۆنین و دۆپاماین لە مێشکمان کەم بیتن یان ئێمە ڕوبەڕووی چی بین ڕوبەڕووی دۆخێکی نەگونجاو لە ڕووی ئاینزایی یان تیۆلۆژیەوە ببین، بەڵکو پرسێکی دیکەیە پەیوەستە بە چێ؟ پەیوەستە بە خودی ئەو شیکاریە سەیر و سەمەرانەی کە فرۆید هەیەی کە هەمیشە ڕوانگەیەکی جیاوازتر لە ئەوانەی دیکە بۆ نەخۆشە دەرونیەکان هەیەی. یەکی لەوانەش کە دڵەڕاوکەیە دیارە دڵەڕاوکێ وەکو ئەوەی کە لە ناو چوارچەوەی کارەکانی فرۆید دژدا باسەکرێتن هەمیشە باس لە سێ جۆر دڵەڕاوکەیەکرێتن. دڵەڕاوکەیەک بریتە لە دڵەڕاوکەی واقعی، ئەوەیە کە زیاتر نیشانەکانی لە ترسە چن. تۆ مەسەرەن لە شتێک کە ترسەی دڵەڕاوکێت هەیە کە مارت پێوە بدە کە مار لێرە نییە، بەڵام کاتێک کە ئەزانی ئەچێ شوێنێکی کە ماری لێ نییە ئیدی دڵەڕاوکەیەکەت نامێنێتن دەربازە بیلێ. و جۆری دووەمی دڵەڕاوکەیە کە لە ناو نووسراوەکان کە وەکو بەشێک لە دڵەڕاوکەی فرۆیدی پیشانە درێت بریتە لە دڵەڕاوکەی نیورۆتیک. ئەویش لە ئەنجامی چیە؟ لە ئەنجامی ململانی ئیدا لەسەر زاڵبوونی ئیدا بەسەر هەردوو بەشەکەی دیکەی کەسایەتیدا. و سێەمیشان بریتە لە چێ؟ دڵەڕاوکەی ئەخلاقی کە ئەوەیان پەیوەستەکرێت بە چێ؟ بە سوپەر ئیگۆوە. بەڕێزان ڕەنگە ئەلێرە بەشێکە لەبەر ئەوەی دەروزانی نەبن هەندێک ئەو چەمکانەی ئید و سوپەر ئیگۆ ئەوانە هەندێک نائاشنا بیتن، وەکو ئەوەی کە بۆ ئەوەی ئێمەش بچینە سەر باسەکەی ڕاحەتر مەسەرەی دڵەڕاوکەی باز بکەین. فرۆید وێنای مرۆڤەکە یان کارکتەری مرۆڤەکە بەسەر سێ داخوازی یان سێ ململانێکی هەمیشە لە ناو ئێمەدا هەیە. یەکێکیان ئیدا کە ویستەکانی ئێمەن بۆ دابینکردنی چێژ بە هەموو جۆرە چێژەکانەوە، چ چێژی لە ڕێگەی توندوتیژیەوە بیت، چێژە سێکسیەکانی دیکە بیتن. و ئێمە لە بەرامبەردا بەشێکی دیکەمان لە ناو کەسایەتی خۆماندا هەیە پێیانە گوترێت سوپەر ئیگۆ کە لەسەر بنەمای ئەخلاق مۆڕال ئایدیالی کارەکاتن. هەمیشە هەوڵەدەت ئەوەیە کە ئێمە بە جۆرێک دەربکەوین کە لە ڕووی چیەوە لە ڕووی بەها کۆمەڵایەتیەکانەوە ببینە تۆپ باشە لە ڕووی خواستنی کۆمەلگاوە. لەو نێوەندەدا لە نێوانە هەردوو داخوازیانە دێمە شتێکی دیکەمان هەیە پێیانە گوترێت ئیگۆ. هەوڵەدەتن لە نێوان ئید و سوپەر ئیگۆ گونجانێکی دروست بکە بۆ ئەوەی ئێمە بتوانین لە تەک کۆمەلگادا بە ئاسایی بجوولێرە. یعنی هەندێک بەشێک لە ئید داخوازەکانی ئید وەربگرێ و بەشێک لە داخوازەکانی سوپەر ئیگۆ لەو نێوەندەیدا بە بەکارهێنانی کۆمەلە ڕێگایەک وەکو میکانزمی بەرگری دەرونی، وەکو ئەوەی کە چی پێڵن گۆڕین بۆ شێوازێکی دیکە کە ئەوەی پێگوترێت سەبلیمێشن، هەموو لەوانەدا ڕەنگ بداتەوە. بۆیە ئێمە کاتێک کە باس لەو شتانە ئەەکەین ئیدی ئەو چەمکانە بەو شێوازەنە لەسەر مەسەلەی ئید و ئیگۆ. بە شێوازێکی گشتی ئەمەوێ هەندێک خێراش بم بۆ ئەوەی لە ماوەی چارێکێکی دەتەواو بکەم. ئەوەی کە باس کرابوو سێ جۆرەکەی دڵەڕاوکێ ئەوانە زیاتر لە ناو کتابە مەنهەجیەکاندا دیارن. لە ناو کارەکانی فرۆیددا دڵەڕاوکێ بە دوو شێواز دەرەکەویتن. لە سەرەتای کارەکانی فرۆید یعنی لە ساڵی 1884ەوە بۆ 1925 دڵەڕاوکەی پەیوەست دەکرێت بە چێ؟ پەیوەست دەکرێت بە لبیدۆوە. دیسا ڕەنگە لبیدۆش چەمکێکی ناڕۆشن بی بۆ بەشێک لە ئێمە کەوانەی کە دەروونزانی ناخۆین. طبعا لبیدۆ لە ڕوانگەی فرۆیدۆ ئێمە دوو غەریزەمان هەیە، غەریزەیەکی ژیان، غەریزەی مەرگ.
غەریزەی ژیان لەبیدۆ یەکێکە لە هەرە هێزە کاریگەریەکان ئەوانەی کە هەوڵەدا بۆ دابینکردنی چێژ واتە ئەو هێزە دینامیکیەیە کە لەسەر بنەمای چێژدا کارەکاتن. لە سەرەتای تیۆرەکەی فرۆیددا ئێمە کەنجی دڵەڕاوکێمانە بیتن ئەو کاتەی کە ڕێگریەکە بێت لەوەی کە لەبیدۆی ئێمە تێر بکرێتن کە لەبیدۆی ئێمە تێر نەکرا ئێمە کەوینە بەرامبەر چێ کەوینە بەرامبەر دۆخێک کە پێی گوترێت چەپاندن ئێمە ویستەکانی خۆمان ئەچەپێنین لە دەرئەنجامی ئەو چەپاندنانە زۆربوونی ئەو چەپاندنانە ئێمە ڕوبەڕووی چێ بین ڕوبەڕووی دڵەڕاوکەیە بین واتە سەرچاوەی دڵەڕاوکەکانی ئێمە لە چێوە سەرچاوەگری لە پرۆسە چەپاندنەکانەوە سەرچاواگریتن ئەویش بەهۆی چێ بۆ ئەو هێزەوە کە لە بیدۆ ئەوەی ئەو وزە سێکسیەی کە لە ناخی ئێمەدا بەڕزان شتێکی دیکەش پێم خۆشە مەسەلەن وەکو سەرنج لە لای ئێوەدا هەبیتن ئێمە کاتێک باس لە سێکس دەکەین لە ڕوانگەی فرۆیدەوە وە سێکس بە واتای جوودبوون بەتەنێنا بەڵکو هەموو جۆرە ئەو ئەحساسانی ئێمە لە ڕێگەی پێنج هەستەوەرەکانی خۆمانیان لە ڕێگەی هەستەکانی خۆمانەوە شتێکی دەستەبەرەکەین چێژمان بۆ دابینکە لە بینینی شوێنێکی جوان لە گوێلەبوون لە میوزیکێکی خۆش دەنگێکی خۆش ئەوانە هەموو بریتین لە چ بریتین لە ڕوانگەیەک سێکشوالیانە لە ناو تیۆرەکەی فرۆیدەوەتە ئەوە تەنیا پەیوەست نییە بە پرۆسەی جوودبوون لە مەسەلەی سێکسی بۆیە لە کارەکانی یەکەمی فرۆیدیدا دڵەڕاوکێ ئێمە کەنجی تووشی دڵەڕاوکێ ئەبین ئەو کاتەی کە ئێمە ویستێکی سێکسیانەمان هەبیتن کە لە بیدۆ هێزی سەرەکیتی و ڕێگریمان لێ دروست دەکرێت ئێمە ئەی چەپێنین ئەو چەپاندنانە بە درێژایی ژیانی ئێمە وەکو گرەی دەرونی کۆ ئەبنەوە ئێمە تووشی چێکەن ئێمە تووشی دڵەڕاوکێ ئەکەن بەڵام لە دوای 25ەوە واتە لە 1926 بەو دواوە ئیدی لە ناو کارەکانی فرۆیددا دڵەڕاوکێ فۆرمێکی دیکە وەرەگریتن ئەویش فۆرمی چیا ئەویش فۆرمی ململانێ لە نێوان چێ لە نێوان ئید و سوپەر ئیگۆ کە ئیگۆ ڕۆلی چێ بینین ڕۆلی زەنگی ئاگادارکردنەوە ئەبینیتن ئێمە کەنجی تووشی دڵەڕاوکێ ئەبین ئەو کاتێک کە ئیگۆی ئێمە زەنگێکی ئاگادارکردنەوەمان لێ ئەدە پێمانە لە شتێک هەیە خەتەریاتە باشە ئەویش لە ڕێگەی چ لە ڕێگەی ئەوەی کە ئێمە بە سروشتی خۆمان هەمیشە مەسەلەن یعنی ئێمە لە ڕوانگەی فرۆیدەوە کاراکتەرێک نین کە لەسەر بنەمای چاکەوە کار بکەین ئێمە لەسەر کاراکتەرێکی کە لەسەر بنەمای دابینکردنی چێژ بەبێ گوێدانە هیچ پرەنسیپێکەوە ئێمە هەمیشە هەوڵەدەین چێژ دەستەبەر بکەین جا بۆیە ئید ئەو بەشەی ئێمەیە کە بەردەوام داوای چێکەتن داوای دابینکردنی چێژەکات بەبێ ئەوەی هیچ یاسا و مۆڕال و ئەخلاقیەکە بیتن لەولاتر ئیگۆ یعنی سوپەر ئیگۆی ئێمە ئەوی زەخت دەکات لەسەر ئەوەی کە ئێمە بە گوێرەی خواستراوی کۆمەلگای بین کۆمەلگە چمان لێ داواکات هەمان ئەو شتە فۆرم بکەین لێرەدا ئیشی ئیگۆ چێبێتن ئیشی ئیگۆ وەکو زەنگێکی ئاگادارکردنەوەی بۆ ئێمە کە وشیار بین بەرامبەر چێ بەرامبەر ئەوەی لە چێ و چۆن تێری بکەین چۆن ئەو ویستانەمان تێر بکەین واتە مەسەلەن تۆ حەزت بە چییە حەزت بە بمبورن کە مەسەلە مستەلاحی ئەوە بەکاردن من هەمیشە شتیوە بەکاردنم لەناو قسەکردنەکانمدا ئێمە حەزمان لە دزینی سێوێکە لە پێش دوکانێکیدا ئێمە ئەمانە ئیدی ئێمە ئەڵێتن من ئەمەوێ مثلا ئینکاری نییە مثلا ئەو لاو ئیملای نییە ئەخلاق لای ئیدی ناخۆتن ئەمەوێت تێر ببم ئەو حەزم لێتی ئەمەوێت دەستەبەری بکەم لە لایەکی دیکەوە سوپەر ئیگۆی ئێمە کۆمەڵێک وێنەی ئەوە دێتە پێشچاویمە تۆ چۆن نەکرێت دزی بکەی ئەوە حرامە دزیە هەز بە گوناحت بۆ دروست دەکات هەموو ئەوانە ئیگۆ لێرەدا چێکە وەکو زەنگێکی ئاگادارکردنەوەی ئێمە کارەکاتن بۆ ئەوەی بمان خاتە دۆخێکی دڵەڕاوکێوە ئێمە چی بکەین میکانزمێک بدۆزینەوە بۆ تێرکردنی ئەو سێوەیە کە چۆن حەلی بکەین یان ئەبێتن ئێمە بچین داوای لە دوکاندارەکەی بکەین کە سێوەکەمان بە قەرز بداتێ یان ئەبێتن چی لێ پێینانەوێ بیچەپێنین ئەو کاتێک کە ئێمە نەمانتوانی ئەو سێوەی دەستەبەر بکەین چمان لێ دێتن ئەکەوینە دۆخی چەپاندنەوە ئەلێرە بە پێچەوانەی ئەوەی دیکەوە بە پێچەوانی قۆناغی یەکەم لە قۆناغی یەکەم ئێمە کەنجی تووشی دڵەڕاوکەی کاتێک کە چەپاندنمان هەبوو لە قۆناغی دومی تیۆرەکەی فرۆیددا ئێمە کەنجی چەپاندن دروستەکەن کاتێک کە دڵەڕاوکێمان هەبوو واتە لەوەی یەکەم دڵەڕاوکێ دەرئەنجامی چیە دەرئەنجامی چەپاندنە بەڵام لە بەشی دومی تیۆرەکەی ئەودا
چەپاندن دەرئەنجامی دڵە ڕاوکەیە بۆ ئەوەی ئێمە چ بکەین ئێمە بتوانین دۆخێکی هاوسەنگ بدۆزینەوە و خۆمان ئامادە بکەین بۆ چێ بۆ ئەوەی کە ڕەفتارێک بکەین نەکەوینە ژێر پرۆسەی نەگونجان لەگەڵ ئەوانی دیکەوە. هەر ئەوەندە بوو پێم وابیتن تارێکێکم برد کات ئەگەر پرسیارێکتان هەیە ئەتوانم خزمەتتان کەم. هیچ پرسیارێکتان نەبوو؟ ئەوکێ دکتۆرەی پرسیاری هەیە. ڕۆڵی نائاگایی لەناو ئەوەی یەکەمدا لەناو تیۆری یەکەمیدا ڕۆڵێکی سەرەکی ئەگەڕێ بەوەی کە لە دەرئەنجامی ئەو پرۆسە نەستیانە ئێمە کە چەپێنراون کاریگەریە خاتە سەرەوە ئێمە تووشی دڵڕاوکەی بەڵام لە تیۆری دووەمدا ڕۆڵی نەستەنیا بریتە لە کۆگایەک بۆ چەپان بۆ ئەو جۆرە چەپاندنانە بۆی بتوانین لەگەڵ ئەوانی دیکە لە تەکەوانی کە بژین. سپاس بۆ تۆش دکتۆر. کەسکە پرسیاری نەبوو؟ باشتر سەرچاو دکتۆر.